هەڵەبجە هەمیشە زیندووە و ئیشەڵڵا کە هەمیشەش زیندوو ئەمێنێت. ئەو کاتێک کە ویستیان لە ناوی ببن لە هەناسەی بخەن هەر بەردەوام بوو. برینێکی قوڵی هەڵگرت بەڵام هەر هەناسەیدا چ بگا بە ئێستا کە گەنجێکی پڕ لە ورەی هەیە. تاکێکی هەیە هەڵەبجەیەکی هەیە کە هەمووی دەستی لە ناو دەستی یەک ئەوێت ئاوادانی بکاتەوە. زانکۆیەکی هەیە کە ئەوێت ڕۆڵەیەک بەخێو بکات، ڕۆڵەیەک پەروەردە بکات کە دواتر ئەم کۆمەلگایە و ئەم هەڵەبجەیە ئاوادان بکاتەوە. بە هیوای ئەوەی هەمیشە هەڵەبجە ئاوادان بێت. ئێمە بۆی کە زیاتر زانیاری وەرگین لەسەرەوەی کە ئەو میوانە بەڕێزانەیە خۆ کەسانی کە سەردانی مۆنومنتی هەڵەبجەیان کردووە ئێستا سۆنیامان لەگەڵایە کە زانیاریمان باتێ بزانین ئامادەکاریەکان چییە و ئەو کەسانی کە سەردانی مۆنومنتەکەیان کردووە ئەگەر گفتوگویان لەگەڵاکەی بۆ ئەم ساڵی هەڵەبجە چی هەڵێن. لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە لەگەڵتانین لە بیرەوەری 37 ساڵەی بردومانکردنی شاری هەڵەبجە بە چەکی کیمیایی ئێمە لەگەڵتانین. جیاواز لە ساڵانی ڕابردوو دروشم و هەوڵی تاکەکان لێرە جیاوازتر دەبینن. ئەم ساڵ بە دروشمی پێکەوە ژیان تەبایی ئاشتی لێرە یادەکە دەکرێتەوە. هەر یەکێک لەو میوانانەی سەردانی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجەکەن لێرە ئەوان پێدەوترێت کە دروشمی ئەم ساڵمان جیاوازە دەمانەوێت پێکەوە ژیانێکی جوان ببینین لە ناو پارێزگای هەڵەبجەیە. بۆ ئەمڕۆ مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە کۆمەڵێک ئامادەکاری کردووە وەکو ساڵانی ڕابردوو، بەڵام وەکو باسم لێوە کرد جیاواز لە ساڵانی ڕابردوو پێشانگایەکیان کردوتەوانە هەوڵیان داوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی نامیلکەوە بروشەرەوە هەموو ئەو میوانانەی سەردانی پارێزگای هەڵەبجەکەن بە چەند زمانێکی جیاواز کە پێک هاتووە لە 6 زمان. میوانەکان لەو تاوانە گەورەی بەرامبەر پارێزگای هەڵەبجە کرا لە ساڵی 1970 بە زمانی جیاواز بگەیەندرێت بە میوانە بیانەکان بۆ نەوانەی کە ئێستا فامیان کردوێتەوە و دەزانن هەڵەبجەیەکان و بەگشتی کوردستان چکارە ساتێکی گەورەی لێ ڕوویە. من ئەمڕۆ یەکێک لە دێرینترین فەرمانبەرەکانی مۆنومنتی شەهیدانی هەڵەبجەم لەگەڵایە تاوەکو بزام ئامادەکاریەکان چییە و چۆن فەرمانبەرانیان و مۆنومنتەکە پێشوازی لە میوانان دەکات. خاتوو کیشوەرم لەگەڵایە خاتوو کیشوەر ئەگەر فەرمی بیتە ئێرە پێم بڵێ ئامادەکاریەکانی ئێوە وەکو مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە بۆ ئەم ساڵ چۆنە؟ ئێمە ساڵانە نەک لە ڕۆژی یەکی سێوە ساڵانە کە ڕۆی نەمانی یەک ئەمە ئامادەکاریەکەین بۆ ڕۆژی 16 سێ بۆ پێشوازی لەو میوانانەی کە سەردانی مۆنومنتی هەڵەبجە ئەکەن. ئێمە نەک هەر لە 16 سێشات دائیمەن و هەموو ڕۆژێک لە ئامادەکاری و لە پێشوازی داین. بەهۆی ئەوەی کە بەڕێستان فەرمانبەرێکی دێرینن لێرە و بێگومان تێبینیەوەتان کردووە کە چەند میوانێکی بیانی هاتوونە تێرە و چیرۆکی هەڵەبجە و هەڵەبجەیەکانیان بیستووە چکار دانەوەیەکیان هەبووە. هەموو ئەو میوانانەی کە لە شوێنە جیاوازەکان و یانە ئێرە زۆر دڵگرانن بەو کارە ساتە و ئێمە هەموو شتەکانە خینە بەردەمیان و باسی هەموو مێژووی هەڵەبجە باسی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە هەموو بەحسەکانیان بۆکەین دڵخۆشن بە مێژووی هەڵەبجە بەوەی کە هەڵەبجە شاری شاعیران بووە هەڵەبجە شاری ڕۆشنبیران بووە و دڵگرانن بەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان کە نزیکی بەهارە و ڕژێمی بەعز بەو شێوە درندانەیە خەڵکی هەڵەبجەی لە ناو بردووە. جیاواز لە ساڵانی ڕابردوو پێم وابێ ئەوە پێشانگاشتان کردوەوە ئەگەر بکرێت باسێک لەو پێشانگەیەمان بۆ بکەیت. پێشانگا کەشمان هەر بە هەمان شێوە ئەو شتانە ئەخاتە ڕووکە باس لە دروستبوونی مۆنومنتی شەهیدان و باس لە هۆڵەکانی مۆنومنتی شەهیدانەکە و هەموو بەحسەکانمان هەر لەسەر هەڵەبجەیە. وەکو دەزانین مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە بە هەوڵ و مانتووبوونی سەرۆک مام جەلال بنیادنرا و ئەم مۆنومنتە کرایەوانە پێم وام بڵێ ئێوە لە پلانتانایە چکارێکی دیکە بکەن کە تاوەکو بتوان لە ڕێگەی جیاوازترەوانێ کارەساتەکە بۆ میوانان نمایش بکەن. بەڵێ
ڕاستە ئەم بیرۆکەی ڕەوانشاد مامجەلال بوو بۆ ئەوەی کیمیابارانی هەڵەبجە لە بیری جیلەکانی داهاتوودا بمێنێ و لە بیر نەچێت و ئێمەش درێژە پێدەری ئەو ڕێبازە و ئەو بیرۆکەیە بین ئینشاءالله ئێمە لە هەوڵین ئەم مۆنومێنتە ئەم پێشانگایە بەرینە شوێنەکانی تری عێراق پێمان خۆشە بیبینە بەغا پێمان خۆشە لە سێوسێنان پێمان خۆشە لەو شوێنانەی کە کارەساتیان بەسەر هاتووەکو ئێمەش مۆنومێنتەکەمان بین و لەوێ عەرزیکەین هەوڵتان نەداوە تۆمارێکی ڤیددیۆیتان هەبە لە شێوەی داتاشوەیەکا بێ وەڵێکا بێت ئەو میوانانەی کێن وەکو زنجیرە ڤیددیۆیەک بێت بۆ میوانانی نمایشکن پێشتر هەمان بوو ئەو ڤیددیۆمان هەبوو پێشتر بەڵام ئێستا لەبەر کەمی هۆڵەکانمان ناتوانین ئەوە بکەین ئەگینا دایمەن لە بیرمانایە و حەزەکەین دایمەن حەزەکەین هەرتەنانەت لە دەواازەکە ئەو شتەمان هەبێ ئەو داتاشوەیەکە ئەو میوانانەی یەن سەردانی هەڵەبجەکەن ئەو شتە ببینن من ئەمڕۆ ئەگەر هاوکارم بتوانێت وێنەکان نیشان با و لەگەڵ خاتوو کیشوەر کە فەرمانبەری مۆنومنتی شەهیدانی هەڵەبجێ ئەوەی لای من سەرنج و تێبینیە تەنها کەسە بەتەمەنەکان و گەنجەکان سەردانی مۆنومنتی شەهیدان ناکەن بەڵکو چینی مناڵانیش من پێشەوەی بینە ڕاستەوخۆکەوانێ چەندین دایک و باوک و خێزانم بینی کە مناڵەکانی خۆیان هێناوە تێرە تاوەکو لە مێژووی خۆیان بە مێژوی خۆیان ئاشنا بن و ئەو تاوانە گەورەی بەرامبەر هەڵەبجە کراوە بنەوەی نوێی ئاشنا بکەن ئەوە لای من جێی دەستخۆشیە کە دایک و باوکان خێزانەکان بتوانن هەر نەبێ لە ساڵ یاد و لە بیرەوەری ئەو کارەساتە گەورەیەشدا بێت کە نەوەکانیان ئاشنا بکەن ئەمە تا چەند هەنگاوێکی باشە بەڕای تۆ خات و کیشوەر زۆر هەنگاوێکی باشەوە ئێمە زۆربەی قوتابخانەکانیش بە کتابی ڕسمی لە ڕۆژانی دەوامە قوتابیەکانیان ئەهێنە ئێرە و ئەو کارەساتیان بۆ جێڕینەوە دەستەکانە خۆش بە زۆر سپاس کە لەگەڵمان نابوویت زۆر سپاس دەکەم من ئەمە باسێک لە بابەتێکی دیکە بکەم ڕاستە ئەمە نامیلکەیەکی بچووکە بەدەستمەوە کە ئامانجلی و دروشم لەم نامیلکەی کە لە ئەم ساڵدا بۆ ئەم بیرەوەریەی 36 ساڵەیە بڵاو کراوەتەوە هەڵەبجە لە دیدگەینەوەکانەوە کە بە 6 زمان لەم نامیلکەیە وتارەکان پێشکەش کراوە ئێستش یەکێکی دیکە من لە میوانەکانم لەلایەکە بەداخەوانە دوو کەسی نزیکی ئەم بەڕێزە بریندارن و بەرکەوتووی چەکێکی بیاین بەڕێز مامۆستا ئومێدم لەگەڵایە مامۆستاگیان سڵاو لێ بەگەر فەرمی بیتە ئێرە پێم بڵێ ساڵانە لە بیرەوەری ئەم خەمە گەورەیە کە هیچ تاکێکی کورد لی پێبەش نییە تۆ چه هەستێکە هەیە کاتێکە خۆت دوو کەسی نزیکی خۆت بەرکەوتووی ئەو چەکەن سرەتا سڵاو و ڕێز بۆ ڕۆحی پاکی شەیدانی هەڵەبجە و تێکڕای شەیدانی کوردستان بەڕاستی لەم ڕۆژەیە من لە ناخەوە وەکو مۆم دەسووتێن بۆ ئازیزانم لەبەرەوەی 37 ساڵ لەمە پێش بەزەبت لەم کاتانەیە ئیتر ئێمە لە نۆبەتی مەرگا بووین ینی وردە وردە ئێمە نزیکە بووینەوە لە مەرگ لەبەرەوەی ئێمە لە ساتە وەختێکا بووین ینی ژیان بەرەوەستانە ڕووی لەو ڕۆژەیە لەگەڵ خوشکوبراکانم پێکەوە بووین لەگەڵ خێزانی خۆمان ماڵی باوکم بە یەکەوە بووین بەداخەوە لەو ڕۆژەیە ئەوەی هەم بوو لە دەستمە ئەوە بە بیرەوەری و بە هاوڕێ و بە یادگاریەکان و بەوانەی کە خوای گەورە پێبەخشی بووین لەو ڕۆژەیە من لە دەستمە لەو ڕۆژەیە خۆم بە سەختی بریندار بووم دوای دوو ڕۆژ و شەوێک لە ناو شەیدەکان بە برینداری و بە سەختی کە بریندار بوو مابوومەوە واتیمی تەندروستێرانی هاتنە هەڵەبجە و ڕووماڵی کارەسات و ئەویانە کرد بە دوای بریندارەکان ناگەڕان و من بە تیاری هێلیکۆپتەری ئێرانی برامە وڵاتی ئێران و لەوێ کە براینەوێ بۆ چارەسەرکردن ئەو نەخۆشخانەی کە من لێ بووم چەندین کەس بەوەی سەختی برینەکانیانەوە شەهید دەبوون و منیش لەگەڵ کۆمەڵێک شەهید لەگەڵ پۆلێ شەهید کفن کرابووم بە بەڕێ کرابووم بۆ یەکێ لە گۆڕستانەکان لە وڵاتی ئێران هەر کەس لەو کاتەیە گۆڕێکی تایبەتی بۆ ئامادە کراوە بە ڕێوڕسمێکی ئەو وڵاتە بە خاکیان سپاردون پێشەوەی نۆبەتی من بێت بخرێمە ناو گۆڕەکان دیارە کەسێک لە کارمەندانی تەندروستی چاوی لێ بووە جم و جۆڵێکم کردەوە و پێیان زانوین لەوە بە دواوە منیان گەڕانیتەوە نەخۆشخانەکان و بۆ ماوەی چەند مانگێک لەژێر چاودێری دکتۆرم لە وڵاتی ئێران
و ئەم چاوم لە دەسا بۆم تاسیری لە سێکانم کردبووەوە وەختوساریشم ئاسەواری گازەکەی پێوە بوو چەندین برین لە ناو جەستەمە بوو لەوێوە من ژیانم دەست پێ کردەوە بەڵام ژیانێکی کولەمەرگی ژیانێکی تەنیایی ژیانێکی پڕ لە حەسرەت و ناڕەحەتی و دووری ئازیزانم چیرۆکێکی پڕ لە ئازارە مامۆستا کاتێک بۆمان ئەگەڕیتەوانێ پێمان بڵێ ئێستا تۆ لە پۆستێکایی لە پێگەیەکیت ئەم ئازارە ڕۆژانە وەکو فەرمانبەرێکی چالاکی ئەم مۆنۆمنتە بەڕووی میوانانە بۆ میوانەکانتی وەکو چیرۆکێکی پڕ لە ئازار و لە هەمان کاتیشە سەروەریەکە کە تۆ بەو ڕێگە سەختەیە تێپەڕێویت و ئێستا بۆ ئەمنەوەیە بۆ هەڵبجەیەکانی باس دەکەیتەوە بۆ میوانەکانی باس دەکەیتەوە ئەم هەستە لای تۆ چۆنە؟ بەڕاستی من هەستێکمەیە لە ناخەوە وەکو بورکان خۆڵپەیە ینی بڕاتان بێ میوانەکان کە سەردانمانەکەن لە ڕۆژانی ئاسایی تریشە نەک تایبەت بە سا ڕۆژی تاوانە گەورەکە بە زۆر خۆمەگرم لە ناخەوە ئەگریم ئەکوڵێم بەڵام هەست وا خۆم پیشانێم کە من کەسێکی خۆڕاگرم من ناو ئومێدە نازناوەکەم ژیانەوەیە من نازناوی شەیدی زیندویان پێبەخشیم وتم وشەی شەید زۆر گەورەیە من هێشتا نەگەشتومەتە ئەو پلەی شەیدیە پێم خۆشە نازناوی ژیانەوە بۆ دانم بۆ ئەوان کەسانش کە لێرە و لەوێ تووشی ڕوودا و کارەسات با جۆرە لە جۆرەکان ئازانیان دەسێن بۆی بێئومێد نەبن لە ژیان بەڵێ من ڕۆژانە لەگەڵ ئەو میوانە بەڕێزانی کە سەردانمانەکەن مادوونە ناسانە خۆم و هاوڕەکانم لێرە پێشوازی میوانەکانەکەین و ئەوەی کە بینیومانە و بیستمانە وەکو شاید حاڵێکی زیندوو بۆ بینەران و بۆ میوانەکان ئەگەڕینەوە ئێمە مادوونە ناسانە لێرە کارەکەین هەرچەندە لە ڕووی مانەویەوە لە ڕووی جەستەیەوە ئێمە هیلاکە بین و تووشی ئازار و مەینەت و ناڕەحەتیە بین بەڵام ئەوەمان خستۆتە لاوە بۆی کارەساتەکە بە تەواوی دنیا بناسێنی زۆر سپاس دەگەین مامۆستا بێگومان ئەو پیشەی جەنابتان پیشەیەکی پیرۆزە ئێمە پێزانینمان هەیە بۆت کە باسی چیرۆکەکەی خۆت بۆ کردین و لە هەمان کاتیشە ئێستا دڵە لە لای میوانەکانتە کە سەردانی مۆنۆمنتەکان کردووە زۆر سپاس دەکەین دەتوانی بگەڕیتەوە سەر پیشە پیرۆزەکەی خۆت زۆر سپاس بۆ بەڕێستان کە لەگەڵمانە بوون زۆر سپاس زۆر سپاس مەمنون بێگومان هەڵەبجە زامێکی لە بیر نەکراوە لە نێو دڵی هەر تاکێکی کوردە منەوێ باس لەوە بکەم سیناریۆکان و چیرۆکەکانی نێو هەڵەبجە ئەوە زۆرن کە دەتوانرێت سەدەها کتێب سەدەها پارچە هۆنراوە سەدەها فیلمی سینەمایی سەدەها دراما سەدەها ئاوازی خەمناکی میوزیکی کوردی بتوانین لە ڕێگەی ئەو گزارش بکەین لە ڕێگەی هونێرەوە بێ لە ڕێگەی ئەدەبیاتەوە بێ بتوانین گزارش بکەین لە ئازار و مێنەتێکان و چیرۆکە شاراوەکانی نێو ئەم کارە ساتسا گەورەی کە بەسەر هەڵەبجەیەکانە هات من ئێستا یەکێک لەو شاعیر و نووسەرانم لەگەڵایە کە هەوڵی داوە لە ڕێگەی ئەو بەهرەیەکە هەیەی لە ڕێگەی ئەو ڕێگە ئەدەبیی کە هەڵی بژاردووە بەردەوام خزمەتی ئەم کارەساتە گەورەیە بکە کە بەسەر کووردا هاتووە منەمە ئێستا مامۆستا بفەرمێت مامۆستا یانسلااو لێبێت زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان ئامادەی پێمان بڵێ ڕۆڵی نووسەران و ئەدیبانی وەکو جەنابتان مامۆستا چییە لە کارەساتێکی وا گەورەیە کە کورد هەموو تاکێکی کورد پێی ئاشنایە سپاس بۆیەوە بۆ کورسات ڕاستی ئێمە دوو وەزیفەی زۆر جدیەکەوێتە ئەستۆمان ئەو دوو وەزیفە یەکەمان بریتە لە ڕێگای ئەو دەستەواژە و ڕستانەی کە شەقام و کەسی سادەی بازار ناتوانێت گزارشی لێ بکە پیشاندانی کارەساتی کیمیاباران و کۆمەرگی شارێکە بە شێوازێکی ئەدەبی کە بە هەمیشەیی لە ڕووی ڕۆحێت و زیهنێتی تاکی کۆمەلگای کوردی و مرۆڤایەتیوە نزیک بێ ئەمە یەکەم دومیشان وە دەستەوار و کۆمەکی ئەو قەزیە بین کە هەڵەبجە لە کارەساتێکی فیزیکیوە دەربکەین و بیکەین بە قەزەی نەتەوەیەک چونکە باشترین حاڵەت و باشترین کەیس بوو ئەوەی کە کورد ئێستا
بتوانێت ئیسفادەی لێ بکە و بتوانێت لە پێناو بزاوتی نەتەوەی میلەتەکە بەکاری بێنێ بریتێ لە کارەساتی کۆمەرجی هەڵەبجە و ئەنفالەکان بێجیاوازی چونکە لە هەلومەرجی ئێستەی جیهانە ڕێگا دروستەکە ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕێگای هەڵەبجەوە و لە ڕێگای ئەنفالەوە پیشانی دنیا بین ئێمە میلەتێکی بەش کراوین بە هیچ بەشێکمان کەمتر نییە لە کارەساتی کیمیاباران بۆ نمونە کارەساتی عەفرین جۆرێکە لە کیمیاباران ڕۆژهەڵاتی کوردستان جۆرێکە لە کیمیاباران باکووری کوردستانیش هەم جۆرێکە لە کیمیاباران ئەوەی لە شەرناخ و ئامە دەکرێت و میدیاکانی جیهانی لەبەر بەرژەوەندیەکانی خۆیان و هاوسەنگی هێز لە ناوچەکە پەردەپۆشیەکەن وەگەرنا ئەگەر ئێمە بەوردی فۆکسی کامێرەکەمە چێتە سەری هەموو ڕۆژێک کورت وەکو نەتەوە کیمیابارانە کرێ و ئەنفالە کرێ و بەشەکرێت. مامۆستا پێمان بڵێ لە ڕوانگەی پیشەکەی خۆتانەوانە کە بێگومان ئەو کەسانەی کە قەڵەم بەدەستن بێگومان دەتوانن سەدەها چیرۆکی ئەم زوڵما بنووسنەوە ئەم زامە گەورەی کورد بنووسنەوانە لە ڕێگەی قەڵەمەکەی تۆوە توانی تا چ خزمەتێک بەو زامە گەورەیە بکەیت. ڕاستیەکەی من هەر ئەم 16 کلیپێک دەرچووە بۆ کارەساتی هەڵەبجە کلیپێکی 12 دقیقەیە کاک ئەمیر مۆنتاژی کردووە سەوتەکەی تەجلیل کردووە. بورە مامۆستاواتە ئەو ڤیدیۆ کلیپێکە باسێکی بڵاو کرد و ڤیدیۆ کلیپێکی شعریە خۆت چ جۆرێکە؟ شعریە ڤیدیۆ کلیپێکی شعریە بەڵام کردو 12 دقیقەیە و ئەوەندەی توانی بێتم بە شێوازێکی زۆر ئەدەبی باش ئیشم لەسەر کردووە و توانیمە بە جۆرە لە جۆرەکان هەم لە ئەدای سەوت و ئیلقاکەمەوە هەم لە کاری ئەدەبی و زمانەوانی و تیۆری شعر بەرجەستە بکەم تایە هیوادارم خەڵکی بتوان گوێی لێ بگرن و حوسڵەی ئەویان هەبێ بە وردی گوێی لێ بگرن و چێژی لێ ببینن و ئەوەش کە پەیوەست بێ بە پرسیارەکەی جەنابتەوە بیکەم بە وەڵام ئەوەیە کە ڕاستیەکەی ئەوەندەی توانی بێتم من تاوەکو ئێستا 3 قەسیدەی جوانم بۆ هەڵەبجە نووسیوە بە پێ و ئەزمونە شعری خۆم هەیە بۆ کەرکووکم نووسیوە بۆ سەردەشتی کیمیابارانی سەردەشتم نووسیوە و توانیمە ژان و ناسوەری گەلەکەم بە جۆرە لە جۆرەکان تەوزیف بکەمە ناو زۆرێک لە دەقە شعریەکانم ئەگەرچی هەندێک جاریش ئەوە نییە ئەنی مەرج نییە ینی تەواوی دەقەکە لە 100% بۆ کارەسات و ڕووداوە نووسراوێ بەڵکو هاتووم چەمکێک لە چەمکەکانی کارەسات و ژان و ناسوەری تێکەڵ بە بەشێکی تر لە ژیانی تاکی کۆمەلگا کردووە. کاتە مامۆستا پێمان بڵێ کە بەڕێستان وەکو قەڵەمێکی چالاک لەگەڵ کۆژان و مەینەتینەتەوەکە تای پەیامی تۆ چییە لێرەوە بۆ هاو پێگەکانی خۆت هاو پیشەکانی خۆت کە ئەوانیش نووسەرن و دەشێت قەڵەمی تۆ قەڵەمی کەسێکی تر هونەر و بەهرەی کەسێکی تر ئەم کەیستا بە وڵاتانێکی زۆر جیهانی تر بناسێنین. گەورەترین کێشەی ئێمە ئێمە تا ئەم لە حەزەی من قسە لەگەڵاکەم ئێمە ئەدەبی کوردیمانەیە ئەدەبی جیهانیمان نییە ئەدەبی ئینسانیمان نییە ئەوەی کە چۆن شعرێکی شاعرانی ئەوروپا دێت ئێمە تەرجەمەیەکەن بۆ سەر زمانی کوردی و چێژی لێبینین وەکو مرۆڤ بەداخەوە تاوەکو ئێستا توانیمانە ڕۆمان بە جۆر لە جۆرەکان لە ڕێگای ڕۆمانەکانی کاک بەختیارەوە بتوانین کورد بناسیێنین لە سنووریەکە لە سنووری بەختیار عەلی خۆیان باشە بەڵام لە ڕووی شیعرەوە تا ئێستا بەداخەوە ئێمە نەمانتوانی ئەدەبێکمانە بیان بڵێن ورتر بڵم شعرێکمان بێ ئەم شعرە شعری ئینسانی بێ و کۆمەڵگەی بەشەری هەر کەسێ بتوانێت خۆی بیخوێنێتەوە لەزەتی لێ بینێەوە بزانێت ئەمە ژانێکە لە ژانی ئینسانی بوون نەک تاکێک ینی تایبەت بێ بە قەوارەیەک و هێزێک و جوگرافیایەک. زۆر سپاس مامۆستا بە هیوای بەردەوامی و بێگومان هەموو کایەکان بۆ خۆی پێگە و زۆر سپاس دەکەین مامۆستا پێگە و جێگێکی تایبەت بە خۆیەگرێ لەم زامە قوڵەی کە بەسەر هەڵەبجەدا هاتووە. زۆر سپاس.